قانعم أسبي خيالم چندي تر سرگرم أبي مشتري أشعار كانم قرني تر بشرم أبي یەکێکە لە شاعیرە مەزنەکانی کورد کە جێگەی شانازیە بۆ هەموو کورد ئەبێتە ناسناوی سنووری پێنجوێن و شارەزور بەڕاستیەکێکە لە شاعیرە مەزنەکان وەکو چۆن ئەڵێن ئەو کوردستانەی من هەمە هەتا وەسفی بکەی کەمە بەڕاستی شاعیرێکی مەزنی وەکو قانعیش هەتا باسی بکەی کەمە ڕەنگە نەتوانین لە بەرنمەیەکە یان لە بەرنمەیەکی کووردا بتوانین هەموو مافێکی خۆی پێبین بەڕاستی دەربارەی قانعدوان پێویستی بە چەندین بەرنامە و چەندین کتێبەیە بۆ ئەوەی حەقی خۆی پێ بدرێ. قانع ناوی شێخ محەممەد کوڕی شێخ عەبدولقادر کوڕی شێخ سەعیدی دۆڵاشیە لە ناوچەی مەریوان ژیاون بنەماڵەکەیان واتە باوکو و بنەماڵەکەیان لە ئەسڵا خەڵکی سنووری مەریوان بوون ئەچنەوە سەر ئیمام کابل کە بەڕێگەز ئەچنەوە سەر مەردۆخیەکان. ئەم پیاوە کاتی خۆی لەوێ بەهۆی کێشەوە لەگەڵ ئاغاواتی ئەو سنوورەیە دەربەدەر ئەبن و ڕوو ئەکەنە ڕۆژهەڵاتی کوردستان لە ناوچەی شارەزور لە گوندی ڕیشێن جێگیر ئەبێ. کاتێککە لەوێ جێگیر ئەبن قانع لەوێ لەدایک ئەبێ بەڵام بۆ نەکبەتی و بۆ دەردیسەری ئەم پیاوە دایکی ئەمرێ لە نازی دایکایەتی و بەخێوکردنی دایکایەتی بێبەژە بێ لە ماوەی چل ڕۆژیدا واتە تەمەنی چل ڕۆژە بێت دایکی کۆچی دواییەکە دوای ئەوەش وردە ئەژی کە ماوەی 2 ساڵ لە تەمەنی 2 ساڵیجا باوکیشی کۆچی دواییەکە ئیتر قانع وای لێدێ مناڵێکی ساوە هەم لە نازی دایک هەم لە نازی باوک بێبەش دەبێ و یەکێک لە کوێرەوەرەکانی ژیانی لە سەردەمی مناڵیەوە دەست پێ دەکات. قانع نازناوی شعرەکانی بە قانع ناسراوە لەبەر ئەوە قەناعەتی بە ژیان هەبووە بە قانع نازناوی شعرەکانی لەژێر ناوی قانع بڵاو کردوتەوە. ناوی تەواوی محەممەدی کوڕی شێخ عەبدولقادری کوڕی شێخ سەعیدە خەڵکی دۆڵاشی نزیکی مەریوان لە شێخانی کۆنەپۆشی لای مەریوانن و دایکیشی ناوی ئامینە ئەبێ دایکی لە شێخانی کەولۆسی بناری سوورێنە بێ. کاتێککە باوکی لەگەڵ دەرەبەگەکانی لادەی دۆڵاش گوندی دۆڵاش لە مەریوان تووشی تێکچوونێک ئەبن باوکی دۆڵاش بەجێ هێڵێ دێت بۆ ڕیشێنی بناری سوورێن لەوێ لە ڕیشێن مامۆستا قانع لە دایکە بێ ساڵی 1898 مامۆستا قانع لە گوندی ڕیشێن لە دایکە بێ. مامۆستا قانع هێشتا تەمەنی تقریبەن 40 ڕۆژێکە بێت باوکی وەفات دەکات دوای دایک لەگەڵ دایکی ئاچنەوە بۆ گوندی دۆڵاش دوای ئەوەی کە ئەکەوێتە سەر پێ تقریبەن پێ ئەگرێ 1-2 ساڵێک تەمەنێ بێ دایکیشی وەفات دەکات. ئیتر مامۆستا قانع بەبێ نازی دایک و باوک ئەمێنێتەوە مامەکانی چاودێری ئەکەن چاودێریکردنی مامەکانیشی دیارە ئەو کاتە وەکو پێویست نەبووە بۆ ڕۆژێک هەر لە گوندی دۆڵاش سەید حەسەین ناوێک کە خزمێکی دووریان ئەبێ بەناو دۆڵاشا تێ ئەپەڕێ بە ئەسپەکەیەوە کاتێک قاچی ئەسپەکە بەری خان و خانۆشکەکەی کە مامۆستا قانع یاری کردوە لەگەڵ مناڵەکان بەریەکەوێ ئەڕوخێت قانع دەزەکا بە گریان سەید حەسەین دابەزێ بۆ ئەوەی کە دڵنەوایی باتەوە لەو کادا پیاوێک پێ ئەڵێ ئەو کوڕە ئەناسی ئەو مناڵە ئەڵێ نەوەڵا نایناسم ئەڵێ ئەوە محەممەدی کوڕی شێخ عەبدولقادری شێخ سەعیدە ئەڵێ بۆ ئاوا بێنازە بۆ بەم جۆرەیە بۆ ئاوا شڕوشێوا و دەرەکەوێت ئەڵێ تۆ نازانی بەسەرهاتەکەی باوکی ئەمری خۆی کرد دایکی ئەمری خۆی کرد ئێستا لە لای مامەکانی ماوەتەوە ئابم شێوەیە زۆر نازی ناکێش بۆیە سەید حەسەین لەو کاتە بڕیارەدا کە خەڵکی چۆڕە بێ کە گوندێکە هەر لە نزیکی مەریوان بیبات لەوێ لە لای خۆی خزمەتی بکە بۆیە ئەڵێ هاوکاریم کە بیخەرە سەر زینەکە سەر ئەسپەکە وا لەگەڵ خۆمابی بەم کە سوکارەکەشی تێبگەێنەکەوا من ئەم کوڕە ئەبەم لای خۆم خزمەتی یەکەم بۆیە مامۆستا قانع ئەڵێ کاتێک چوومە ئەوێ مناڵ بووم بیرمێت هەر بەدەستی خۆی سەید حەسەین شۆردومی جلێکی تازیان هێنا کردیانە بەرم و دوای ئەوە منی ناردە حوجرە و نردمێ بەر خوێندن
لەوە ئیتر لەو نقطەوە ژیانی مامۆستا قانع گۆڕانکاری بەسەرایەت و ژیانێکی نوێ دەست پێ ئەکات. هەر حەزی لە قسەی خۆشە کرد. ئەیگو جارێکیان کابرا ئەیگو پێستە ورج ئەفرۆشیە، پێستی ورج ئەفرۆشە ئەو ساڵە ئەوەی گێڕاوە. ئەیگو ئەو ساڵە پێستی ورج ئەفرۆشیە خەڵکە چۆن پێستە ورج و شتانە کڕی پارەی چای تێ کرد. جاراوە دوو کوڕی وەکو ئێوە بڵێن وەکو من. ئەیگو دوو کوڕی وەکو ئێوە ئەڵێ کورە بەخوا خەجا بۆچی پارەی پێ بێن وەڵا بەخۆمان هەستی شتێکە کوژین و پێستەکەی لێ گرینەوە و ئەی فرۆشین ئیتر کوتی وەڵامانی چۆنە بێ سەتر دەڕۆن و کورڵێن وەڵا ورجەتان خوا شتی وا ناکە لە بەخوا خۆمانەسی ورچێگرن ئیتر ئەڕۆن بۆ ئەردی لەوێ چنە ئەو نزارەوێنە لەوێ هەر ورچێک ڕێیان ڕازە بێتەوانێک کە ڕازە بنەوانە ئیتر جا ئەڵێ بۆ خۆیڵێ شعرەکە یەکما من شعرەکەم نەبیر نەماوە ئەیگۆڵا پەلەپەل بەدەست و برد خێرایەکیان حەوڵ چەندلق داری برد کوتی هەڵگەڕا بە دارەکە خۆی شاردەوانێ و ئەم جاکە بە دارەکە هەڵگەڕا و ئیکشا خۆی کرد بە مردوو ئەیگو مردە بوو ئاگای لە خۆی نەبوو کوتی ورچەکە چوو دەمینا بەگوێ و کە دەمینا بەگوێ و مردبوو خۆ هەناسییانە و شەنا لە دارەکە و خەیرە بەلانەوە سا ورچەکە ڕۆی و ئەم جاکە ورچەکە ڕۆی کابرا زیگو بووانێ و کابراش لە دارەکە هاتە خوارە و کە لە دارەکە هاتە خوارە کوتی ئەرەوەی دەمینا بەگوێیتەوە تخوا چی پێ کوتی بۆم جێڕەرەوە کوتی کۆر وازی لێبێنە کوتیاخە دەبۆمە جێرە کوتی وەڵا کوتێتی نەخە لە دامن پێستی ورچی جیمون نەفرۆشن کوتی ئەوە پێ کوتم نەخە لە تامن پێستی ورچی جیمون بفرۆشن ئاواتانە لێیە تۆ نازانم ئەوە بوونیان نەبوو ئەو ئاوای گێڕاوە بڵێ ناسناوەکەی قانعە لەبەر ئەوەی کە پیاوێکی هەژار بوو و هەژار دۆسیش بووە هاوکات و بە فەقیری ژیاوە و خۆشی حەزی کردووە لە بەو شێوە بژی بە شێوەیەکی هەژارانە بژی لەبەر ئەوی لەگەڵ هەژارەکانە هاودەرد بێ لە مەعاناتی هەژار و جوتیار و کرێکار تێبگا ناسناوی قانعی بۆ خۆی هەڵبژاردووە لە گوندی ڕیشێن لە بناری شارەزور لەدایک بووە بەڵام لە ئەسڵاخوان خەڵکی دۆڵاشن دۆڵاش گوندێکە کەوێتە بینی کانیسانان و نێ لە مەریوان بەڵام ئێستا ئەو گوندە هیچ ماڵێکی تیا نەماوە و چۆڵە مامۆستا قانع من ئەوەی کە بزانم کاتی مناڵیم ئەوەی کە خۆم بینیومە بیدایەت هاتن لە دەوری شەستەکانە بوو ماڵیان هات چون بۆ شوێزان بە مامۆستایی بۆ مامۆستا لەوێ جایمە دیەکەی ئێم لە خوار ئەو شوێزانەوە بوو جۆگایەکی ئاوی هەبوو بۆ ئاشەکە ڕێگاکەشی هەر لێوە بوو زۆر ناڕەحەت بوو کوڕێکیان ێستا نازانم کاگۆرهان بوو یان کامەیان بوو مەکینەیەکی خایەتی بەسەر شانەوە بوو مەکینە خایەتەکەی بەسەر شانەوە بوو ڕێگەکەش زۆر هین بوو ناخۆش بوو مناڵێکیشیان هەبوو بەدەستیانەوە بانگی کردوتی ڕۆڵە ئاگان لە مەکینەکە بێ مناڵەکە پەیا بێتەوە بەس بەخوا مەکینەکەمان دەست بچێت تا ماوین مەکینەمان دەست ناکەوێتەوە وێنەکەم هەڵ بگرە کوردە با ببێ بۆ یادگار با بمێنێ یادگارم پاش خۆم بۆ ڕۆژگار کوردە ئەم سەرمە سەرێکە پڕ لە سەودای نیشتیمان چاوەکانم بۆ کەزی کوردانە ئەشکی دێتە خوار ئەم دەمەم هەر ئەو دەمەس هاواری دۆزم پێ ئەکرد گوێم هەر ئەو دوو گوێیەیە ئەی بیست سەدای گریان و زار مامۆستا قانع کاتێک ئەچێتە حوجرە خوێنێت هێشتا تازە دەستی قەڵەم ئەگرێت و فێری خوێنەواری ئەبێت تازە فێری ئەلفوبێ ئەبێت زۆر مەیلی بەلای شیعرە ئاچێت هەر ئەو کاتە پێوەی دیارە زۆر حەزی لە شیعر و ئەدەبیاتە بۆیە هەر لەو سەرەتاوە هەندێک شعری سەرزەنشت و هەندێک شعری هەرجووی کەم ئەنووسێت هەر لەو سەرەتاوە هەندێک لەو دەست پێ ئەکات دەست بە شیعر و ئەدەبی و دوای ئەوەش کە خوێنەواری باش ئەبێت زۆر خو ئەداتە وێژە خوێندنەوەی بابەتی ئەدەبی و شیعر و ئەوانە زۆر دەست پێ ئەکایەتی وردەوردە خۆشی مەیلێکی زۆر باشی بەلای ئەدەب و شیعرە ئەبێت جا لە فەقیرەکەیە لە فەقیرەکە خۆی قسەی ئەگێڕاوە
کتی چۆن میوانیانە چێ باقل ئەو خەڵکی لای ئاروزەروانە بوو ناچن بە میوانی ئاشەکە لای ئاروزەروانە بۆ تەوادام ئەچە چن بە میوانە چە چوارێکیان و کاچن ئارداوی و جلی ئارداوی و ئارجا جلی شۆڕی لەبەرە کرد هەردایمە ئارداوی و ناشرین و ئەمانە و چن لێ پرسنەوە ئەڵێ وەڵا خۆمان بەخۆی ماچین بۆ ماڵیەوە ئەڵە جا خۆ من وام لێرە و ئەڵێن چی خۆ من وام لێرە ئەڵێ بەخوا مانە وام لێرە و ئەڵە دەبڕونە بۆ ماڵە من ژێمەوە ئەڵێوانە ڕۆنە بۆ ماڵەوە کە ڕاتەوانە ئەوش لە دوایە ئەڕاتەوە چنەکەی فیەڵە کۆرە ماڵە بە خۆرکەی ناگیرێت تۆ ئەو جلوهینانە چییە لەبەر تا خۆ ئەوانە ئاغان و با ئاغاش نەبرخۆ جلوهینی جوانە نەوە تۆ بۆ خۆگران گۆڕ لێمانەوە کوتی ئەی ئەرە وڵاتەوە نادەوێت بۆ فەڵقە کۆنێکی وەکو تۆ من هینی خۆم بگۆڕم من هین خۆم ناگۆڕم کردەوەی خۆم ناگۆڕم هینم وا پێوە با پێم و پێمەوە بێ تەم جارەوش شوتێکیان بۆ هێنە و شوتێکیان بۆ هێنە و شوتەکان بۆ دەدەکەم ئەمانەوە جارەڵێ ئەوێن ئەڵێ تۆ لە تیکەوە ئەویان ئەڵێ نەوەڵا تۆ لە تیکە بەشیکە و وەڵا کەسێن ئەڵێ بەخوایمان نازانین و چۆنی بەشکەین ومانە و ئەڵێ وەڵا بێشە خانە بەشیکە ئەوش ئەڵێ من بەشی ناکەم ئەڵێ بەرەوەڵا تۆ بەشیکە ئەڵێ دەبخواگە من بەشیکەم من وەکو خوا بەشیەکەم ئەدەداتەوە بۆ خوا بەشیەکەی لەوە باشترە بێ وەڵا کاکە جانەزە بەشیەکە ئەم خاش و ئەم لەولاکەی ڕێکی دانێ بۆ ئەوان و ناوهینەکەی ئەڵێتەوە داینێ لە بەردەمی خۆیە لە دا باشە تۆ هەموو تۆخەڵەکان دانێ بۆ ئێمە و شتێکە بۆ خۆ دانێت و ئەڵێ من پێم نەکردن من وەکو خوا بەشیەکەم ئێوە تێر و تەسەل و من برسی و هیچم نییە و ئەرە وەڵام بۆ خۆم من لە ئێوەش گەورەترم ناوی شتێکەکەی بۆ خۆم تۆڕەکەشی بۆیەوە مامۆساقانە کاتی خۆی کە لە دایکە بێتتر بە کوێرەوەری و دەردی سەری باوکی ئەمرێ دایکی ئەمرێ لەو کاتانەدا مامەکانیشی ئەو ئیمکانەتیان نابێت لەبەر ئەوە لە ڕێگەی خزمێکی دووریانەوە ئەیبەنە لای ئاغاسەینی چۆر ئەم پیاوە پیاوێکی سەینی چۆر پیاوێکە بێ دڵسۆزی ئەبێ ماوەیەک ئەیگرێتە خۆی و پەروەردەی ئەکا و نازی ئەیاتێ بەڵام هەرچۆنێک بێ ئەو نازەکە ئەوە یادێ ناگاتە نازی دایک و باوکی وردە وردە کە تەمەنی هەڵ ئەکشێ ئەچێتە بەر خوێندنی فەقێیەتی ئەوسا بۆ فەقێیەتی زۆر شوێنی کوردستان گەڕاوە ناچارە بێ بچێتە بۆکان و سابڵاق و تەنانەت هەولێر و بیارە و سلێمانی و مەریوان وردە وردە بەردەوامی بە خوێندنەکەی داوە بەڵام بە کۆتایی نەگەیاندووە لەبەر ئەو بارودۆخەی کە لەو سەردەمەیە هاتۆتە پێشەوە ئەویش بەهۆی هەڵگیرسانی جەنگی یەکەمی جیهانیەوە کە ئاپریشکەکانی ناوچەی مەریوان و پێنجوێنیشی گرتۆتەوە بەو هۆیەوە ناچار بووە لەگەڵ خەڵکی ئەو سنوورەیە کە ئەوان باگراوندێکی ئاینیان هەبووە ڕۆشنبیرەکان مامۆستاکان وایان لە خەڵک کردو هانی خەڵکیان ناوە کە دژی ڕووسەکان بجەنگن لەبەرەوە ئەوان ئیسلام نین و دژی ئیسلام و بە غەزا ناویان بردووە قانعی لەو کاتەیە کە گەنجێکی تازە پێگەشتووە بێ ناچارە بێ لەگەڵ خەڵکی مەریوان و خەڵکی سنوورەکەدا چەک بکرێتە شان و دژی ڕووسەکان بکەوێتە شەڕەوە دوای ئەوە کە لە شەرتەواوە بێ ئەم جا درێژە بە خوێندنەکەی ئەدا و ئەگەڕێتەوە سەر ژیانی خۆی قانە هەل لە سەرەتای لاویەوە و لە سەرەتای فەقێتیەوە وردە وردە هەستی شەعری تیا دروزە بێ لەبەرەوە ئەو کاتە مەجلیسی دانیشتەکان کۆڕ و دیوەخانەکان لەشەوە مەجلیسیان گەرمە کرد مەلاکان فەقێکان دائانیشن کۆڕی شەعریان ساز دەکرد لەو کاتەوە هەستی شەعری تیا دروست دەبێ دەزەکا بە شەعر نووسین سەرەتای شەعرەکانی مامۆساقانە وەکو باسمان کرد لەبەر ئەو منتیقە ئاینی بۆ چوەتە شەڕی ڕووسەکان دش بە ئەمانە سەرەتای شەعرەکانی بە شەعری ئاینی دەست پێەکە سەرەتای شەعرەکانی بە شەعری ئاینی دەست پێەکە وەکو لە نمونەیەکە ئەڵێ یا محەممەد لێو بەبار و دڵ بە بوریانم مەکە ئەی ڕئیسی هەردوو دنیا دیدەگریانم مەکە ئەمە سەرەتای شەعرەکانێتی کە بە ئاینی دەست پێەکە وردە وردە هەڵ ئەکشە و تەمەنی لاوی دەست پێەکە ئێتە وردە وردە هەستێکی دڵداریشی تیا دروزە بێ لەبەر ئەوە شەعرەکانی سەرەتای بە ئاینی و بە شەعری عشق و دڵداری دەست پێەکە ئەمە سەرەتای شەعرەکانێتی ئەوە لە بیدایەتەوەی تەنجا من دوای ئەوە بووم بە قوتابی بڵێن لە پۆلیەک و دوو ئەو ناوە ئەو دەرسی پێوتین ئەو زمانی کە ئەوی تیا بوو زمانەیەکی زۆر ناڕەحەت بوو بۆ ئەو زۆر ناخۆش بوو بۆ کەس نەبوو ئازارەکانی بزانێ
خۆی کە دەرزی بەیەماوت لەسەر تەختەکەشتی بۆ نووسینەوە ئەو کاتە تەختە ڕەشەکە کە ئەینووسیە بۆمان دوایی سێرمە کرد هەمووی کونکون بوو وردە تەباشیری بەر تەختەکە هەمووی کونکون بوو ئاوی چاوی کە هاتە خوارەوە تکتک نەئاهات ئەو هەر ئاوە هایی ئەهات بە بەردەوامی ئاوی چاوی ئەمجا شعری بۆ نووسین لەسەر تەختەکە باسی جوانی کوردستان و باسی کوردستان و باسی ئەوانەی بۆ نووسین یەک کۆکلیم لەبیر ماوە کە شعرەکەی بۆ نووسین خێمەی گوڵاڵان لە 100,000 ڕنگ زەرد و سوور و شین وەک پارچەی فەڕەنگ شعرەکانی سەر تەختەکە بۆ نووسین جا هات من تۆز قاڵێ زیرەک بووم لە هینەکە خەتیشی ڕق بوو مامۆستاقانە خەتی زۆر خۆش نەبوو ئاوای لێ کردم هەموو ڕایە بە دڵی پڕ بوو کە شعرەکەی بۆ ئەمانوسی چبۆی کێماڵی بە پشتمە ئاوایە کرد ئەوی بڕۆ بیخوێنەرەوە بە تەلەبەکان من ئەم خوێندەوە بەیان زۆر جارێک هەموو ڕایەک کە ئەو شعرەکانی نووسی تا ئاینووسی ئەگریا دوایی هەستی زمانی نەبوو بە قسەکردن بەس بە ئیشارە پێوتم هەموو لەسەر تەختەی سەبورەکەی من چاک لە بیرم بێ ئاوە هایی سەری ناو بە سەبورەکەەوە ئەو کاتە دوو تەختە بوو پاڵە ناو بەیەکۆ ئەم هین زۆر هین نەبوو وەکو سێشتی جوان و ئەوانە باوەڕکە هەموو ڕایەکە دەستمە بڕۆ بۆ کتێبەکان تەڕ بوو لە ژێیا بە فرمێسی چاوی کاتێک تەمەنی ئەگاتە 40 ڕۆژ باوکی وەفاتەکە دوای 2 ساڵیش دایکی وەفاتەکە دواتر ئەیبەنەوە بۆ دۆڵاش بۆ ناو خزمەکانی لەوێ ژیانێکی کوێرەوەری و ژیانێکی ناڕەحات بەسەرەبا هەتا ڕۆژێ لەگەڵ چەند هاوڕێیەکە خەریکی خانۆچکەن خانووی مناڵانەکەن پیاوێک بە سواری ئەسپێک لەوێەوە ئەڕوا قاچی ئەسپەکە ئەدا لە خانۆکە ئەی ڕوخێنێ خانۆکەی مامۆساقانە ئەوی دەسەکا بە گریان پیاوێکی بە تەمەنیش لەوێ سەیرەکە بە ئەسپ سوارەکە ئەڵێ ئەو مناڵە مناڵی شێمحەمەی ئەوە شێمحەمەی کوڕی شێخ عەبدولقادری دۆڵاشە ئێتر پیاوەکەیش بیرەکات و ئەمە خزمێتی ئەی ئەڵێمە چیەکە لێرە ئەڵێ وەڵا هەتیوە و فەقیرە و بۆ خۆی لێرە لەناو ئەم مناڵانە ئاگەمەکە ئیتر ئەویش بە پیاوە بە تەمەنەکە ئەڵێ هاوکاریم کە لە پاشکۆمە سواریکە لە پاشکۆی خۆی وە سوارێکە ئەیباتەوە بۆ گوندەکەی خۆیان بۆ چۆڕ لەوێ ئەیبات ئەیشۆریە و جل و بەرگی بۆ پەیاکات و بۆ یەکەم جار لەوێ ئەینێرێ بۆ حوجرە بۆ خوێندن ئیتر لەوێەوە دەسەکا بە خوێندن و یەکەم مەرحەلەی خوێندن لە حوجرا پێڵێن سوختە ئیتر بە سوختە لەوێ دەسەکا بە خوێندن ژیانی لایەتی مامۆساقانە پڕە لە دەردی سەری دوای ئەوەی کە خەریکی خوێندنە بێ و زۆر ئەگەڕێ سەردەمی مامۆساقانە پڕە لە سەردەمی پێکدادانی فکر و ئایدۆلۆژیاکان وەکو ئایدۆلۆژیای فاشیزم و ئایدۆلۆژیای سۆسیالیستی و مارکسی و ئەوانە ئەویش بە هەمویان تا ڕادەیەک بارگاویە بێ ئەچێتە سەلەر لە هەنێکیان و پشتی هەنێکیان ئەگری خۆی مامۆساقانە لە سەرەتای شعرەکانی کە دەست پێ ئەکات ئەو کات لە سەروبەندی جەنگی جیهانی یەکەم کە ئەم فەقێ ئەبێت و بارگاویە بە لایەنی دینی زۆر زاڵە بەسەریانە و وەکو دیفاعێک لەگەڵ کۆمەڵێک ڕۆشنبیری ئاینی ئەو سەردەمە ئەچن بەشداری لە شەڕی ڕووس و ڕوبەڕووبوونەوە کە جێیشی ڕووسی قەیسەری ئەو کاتە دێت ئەچن بۆ ڕوبەڕووبوونەوە هەر ئەو کاتە زۆرینەی شعرەکانی بە تایبەت جەخت لەسەر بابەتی ئاینی ئەکاتەوە ئەو کاتە زۆربەی شعرەکانی شعری ئاینی ئەبێت بەڵام لە دوای ئەوە لە دوای جەنگی جیهانی یەکەم ئیتر وردە بیری سۆشیالیستی کۆمەڵێک فکرەی تر کە دێن ئەو کاتە مامۆساقانە پێی وایە بیری سۆشیالیستی کاتێک لە شۆڕشی ئۆکتۆبەری سۆشیالیستی دروست ئەبێت معلوماتی لەسەر پێیان ئەکات پێی وایە ئەمە دەرچەیەکی ڕزگاریە بۆ ئەوەی کە خەڵک لەم خەڵکی ئەم گوزەرەی خۆمان لەو ڕژێمی فیوداڵیە دەرەبگایەتیە ئاغایەتی کە باڵی کێشاوی بەسەر خەڵکە و خەڵک لە ناو
با بڵێن لە ناو وەزعێکی ناڕەحاتا بوو بۆی کە جوتیار و سەپانەکان وەزعێکی ناڕەحاتیان هەبوو هەرچی ئیش و کارێکیان لەکرد کەمێکی بۆ خۆیان بوو و زۆربەی بۆ دەسەڵاتدار و ئاغا و دەربەگەکان بوو بۆیە پێی وا بوو سۆشیالیستی دەرچەیەکی ڕزگاربوونە لەم ڕژێمە بۆیە پەرەی پێئەدا ئەم بیرەی بەلاوە زۆر باش بوو واشی لێ کرد کە خەڵک بناسیێنێ بەم بیری سۆشیالیستیە. قانە کەسێکی کۆمەڵایەتی و ڕووخۆش بووە لە ناو چینی هەژارانە زۆر ڕێزی لێ گیراوە لەبەر ئەوە ئەو هەمیشە پشگیری چەساوەکان بۆ پشگیری چینی هەژار و جوتیاران بووە. لەگەڵ شاعیرەکانی دەوروبەریەک بە تایبەتی مفتی پێنجوێنی مەلا عەبدوڵای تووتنچی کە بەناوبانگە هاودەم و هاوسەردەمی یەک بوون. ئەم دوانە هەردووکیان هەم لە ڕووی فکریەوە هەم لە ڕووی ئایدۆلۆژیەوە هاوتەریبی یەک بوون. هەردووکیان بۆ یەک مەبەست، هەردووکیان بۆ یەک ئامانج هەوڵیانەدا. ئەویش دژایەتی زۆردار، پشتگیری چەساوەکان، داواکردنی مافی یەکسانی بۆ ژن و پیا و نەبوونی جیاوازی لە کۆمەلگاتەوەتە جیاوازی چینایەتی. ئەو کاتە لەگەڵ مفتی پێنجوێنیا کە دێتە پێنجوێن هەردووکیان بەیەکەوە ئەبن دەست دەکەن هەتا زۆر شعریان هەیە بەیەکەوە کە پێنج خشتێکی بەیەکەوە نووسیویانە بۆ هۆنراوە یەکتر. لەو کاتەیە خەڵکی سنوورەکە مامۆستا مفتی لەبەر ئەوە داوای مافی ژنانی کردو لەگەڵ قانەعە دایمە لەگەڵ چەساوەکانە بۆ داوای مافی ئافرەتانی کردووە. مەلاکانی تر تۆزێک بەرامبەریان بە جۆرێک سەیریان کردوون، ینی تۆمەتی بێدینیان ناوتە پاڵیان. بەڕاستی قانە یەکێک بۆ لەو شاعرانەی کە هەم لە ڕووی ئاینەوە هەم لە ڕووی نەتەوایەتی و هەم لە ڕووی نیشتمانێتیەوە یەکێک بووە لە لووتکەکان کە بەڕاستی. بەڵام ئەوەش کە ئەوە غیرەی پێیانە برد ئەوە بوو کە ئەوان نە ئەگەشتنە مامۆساقانە نە ئەگەشتنە مفتی لە ڕووی هۆنراوە لە ڕووی بیر و باوەڕەوە بۆیە ڕخنیان لێ ئەگرت و بە بێدینیان ناوە بردن. ئەی برایشتیدین ها فەردی فەردم بڵیشەی جگەر ڕەنگەکەی زەردم هاوڕێ منداڵی قوتابخانەکەم هاوڕێ هاتوو چۆی گەرمیانەکەم هاوڕێ سەرای میل مەریوانەکەم چەند شەوی پاییز تا ڕۆژ و بەدوو چەنە گەڕان و چەنە هاتوو چوو بەو بەجۆ هێشتم ڕووناکی دڵم بڵی دڵکرا زیندانی گەڵم وڵامی مفتی بە قانع ئاخر چۆن نەمرم بەم داخ و دەردا بەم لێوشکە و بەم ڕەنگە سەردا بەم نەهەقانە بە چاو ئەیبینم گۆڕ سەر ئەگات تێلاشەی بێتینم تەماشەداوی کورد نەخوێنەوارن بەسکی برسی کۆڵکێشی بارن سە خۆزگە بە خۆم کە نەماژینم ئیتر نەتمەکەی ناوچەو نابینم تە خۆزگە بە خۆم کەوا سەربەرزم لە دەرگای تەجنی ئیتر نانرسم سە خۆزگە بە خۆم جگەر وەرکە باب ئیتر ئینزیبات پێم ناڵی سەگ باب سە خۆزگە بە خۆم هەتا نەخفی سوور کاجۆ نایەنم بۆ ئەسپی مامور سە خۆزگە بە خۆم کە ناوم نابەندم گفتانە غەیبەتم ناکەنم ئیتر جیانەکەم ئەم کوردستانە جێگەی دەستەی ئێمەمانانە چاوەڕێتم دوو کە بێ بۆلا مزگەوتێکی لێ بوو حەوز و ئاوێکی زۆر جوانی هەبوو لەوێ هەموو تەلەبەکانی برد بۆ ئەوێ فێری نوێژی کردین لەوێ لەو سەرینەکە فێری دەستنوێژی کردین ئینجا فێری نوێژی کردین ڕفیقێکمان هەبوو شێخ کامیل ئێستا ماوە شێخ کامیل ماڵن لە ئێران بۆ ئەو کاتە هەنگەژاڵی بوو لێوە هات بۆ ئەوێ دەرسی خوێن لەو مەکتەبە ئەوی کرد بە ئیماممان و ئێمەش لە دواوە نوێژمانە کرد بە جەماعەت ئەوانەی فێرکردین جا تەبعەن وەکو ئەرزم کردن مامۆساقانە کاتێک ئەو لە سەردەمی لاوێتیا بووە سەردەمی پێکدادانی ئایدۆلۆژیەکان بووە بە تایبەتی ئایدۆلۆژیای سۆسیالیستی لەم سنوورە بەهۆی ئەوەی کە شۆڕشی ئۆکتۆبەر ڕویا بوو لە رووسیا و ئەوان خۆیان بە فریادڕەسی نەتەوە هەژارەکان ئەزانی پێیان وابوو ئەتوانن نەتەوە هەژارەکان بکەن بە خاوەن دەوڵەت ئەمەش تەسیری کردبوو لەسەر مامۆساقانە لە هاوکات سەردەمی جەنگیش بوو جەنگی یەکەمی جیهانی بوو بەریتانیەکان سەربازەکانیان لە هندستان و هێنابوو لە دەریای لە کەنداوی فارس و هێنابیانە عێراق ئەمە لە عێراق خانع کەوتبووە بینێک کەوتبووە نێوان دوو بیر و بۆچوون پێی وابوو کە سۆسیالیستەکان لەبەر ئەوەی کە مافی زەحمەتکێش و مافی کرێکار و خەڵکی هەژار دابینەکەن بۆیە ئەو زۆر پەرەی ئەدا بە بڵاوکردنەوەی بیری سۆسیالیستی بەڵام لە ڕووی پرۆژە نەتەوەیەکەیوە نەک لە ڕووی ئایدۆلۆژیا و فکرە ئاینەکەیوە چونکە سۆسیالیستی تاریخەکەی زۆر کۆنترە ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1940 بۆ یەکەم جار ئەم ئایدۆلۆژیا لە فەڕەنساوە سەری هەڵاوە وردە وردەگەیشتوتە ئێرە و لە رووسیا مارکس و ئەنگلیس نوێنەرایەتیان نەکرد بەڵام مارکس تێڕواینێکی تایبەتە بۆ سۆسیالیستی ئەنا سۆسیالیستی خۆی سیستەمە سیستەمێکی گشتی و سیستەمێکی ئامە بەڵام مارکسیست
تێڕوانینێکە بۆ ناو سۆسیالیست ئەوان ئەیانویست پرۆژە ئابوووریەکان پرۆژە نەتەوەیەکان پرۆژە نیشتیمانیەکان بە جۆرێک دابڕێژن کە نەتەوە هەژارەکان ببن بە خاوەن دەوڵەت بەڵام لەگەڵ دروشمەکانیان ئەیەکیان نەگرت ئەوان ئەیان و ئەی کرێکارانی جیهان یەکگرن بازێک لە سۆسیالیستەکان پیان وا بوو ئەگەر کرێکارانی جیهان یەکگرن معنای دەوڵەتی نەتەوەی نابێت دروست بێت چونکە ئەگەر دەوڵەتی نەتەوەی دروست بێ و هەر نەتەوەیەک بۆ خۆی دەوڵەتێکی هەبێ ئەی سۆسیالیستەکان چۆن یەکگرن مامۆستا قانعی شعرێکی لەو بابەتەی هەیە باسەکە ئەڵێ ئەی جوتیاران یەکگرن ئەی ڕۆڵی کرێکار یەکگرن مامۆستا قانعیش لەو دروشما ئەچێتەوە سەر هەمان دروشم بەڵام مامۆستا قانع تۆمەتی ئەوەی تێگیراوە کە على الأساس بێدینە و دینی نییە و پشتگیری سۆسیالیستیەکە بەڵام لە مەسەلە دینەکە پشتگیری نەکردو بەڵکو مامۆستا قانع پێی وا بووە نەتەوایەتی پرۆژەیەکی چینی کرێکارە چینی زەحمەتکێشە چینی هەژارە چینی سەرمایەدار و چینی دەوڵەمەند و ئەوانە لەبەر ئەوەی کە بەرژەوەندەکانیان ئەکەوێتە مەترسیوە حەزیان نەکردووە بە چینی سۆسیالیستی و چینی کرێکار و هەژاران بۆیە لێرە پێکدادانێکی فکری هەیە لە بینی مامۆستا قانع و خەڵکی ئەو سەردەما مامۆستا قانع تۆمەتیان گرۆتە پاڵ توانە بێدینە بۆی خەڵک گوێی لێ نەگرێت بەڵام خۆی شعرێکی هەیە ئەڵێ ڕۆڵە من ئەمرم لە پێش هۆشی ئیمانت بێ یعنی ئەمە ئەی سەلمێنێکە مامۆستا قانع پیاوێکی ئاینی بووە و هەروەها مامۆستا قانع شعری زۆرە بەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شعرێکی ئەڵێ یا محەممەد لێوە بارودی دەگریانم مەکە شعری ئاینی زۆرە حتا ئەگەر زۆر سەیری شعرەکانی کەی شعری عیرفانیشی هەیە پیاوێکی ئاینی بووە بۆ خۆی لە حجرەگا خوێندوێتی بەڵام ئەوەندەی خوێندووە هەتا بگاتە ئەوەی ئیجازەی مەلایەتی وەرگێ بەڵام ئیجازەکەی نەویستووە بەس عیلمەکەی وەرگرتووە و بەقەی مامۆسایەکی ئاینی عیلمی پێ بووە زیاتریش لە مامۆسا ئاینەکان عیلمی پێ بووە بەڵام ئیجازەکەی وەرنەگرتووە ئەو بنیانە تو بۆ قاسمی ناکەیت و هیچ ناکەیت و کوڕە کاکیاناخە من شانسم نییە من شانسم نییە بەخۆ ئاسە بچم تۆڵە بچۆ مەعامەلە بکە و شت کە و دووخاندانێ و ئەمانە و پێمەوە نایە بەخوا ئەسە بچم دەردەنە کڵاو بکڕم خوا دەلام بێسەر دروزەکە ئیتر من چیکەم لەگە خۆمە دەرەخەتی خوا نایە مامۆستا قانع لەبەر ئەوەی کە این ساڵی 1940ەکان بە زۆری چۆتە ناو شاعر و چڕبۆتۆ لە بواری شعرا پەیوەندی لەگەڵ شاعیرەکانی سەردەمی خۆیان زۆر بووە بۆ نمونە شعرە نووسێ بۆ مەدهۆ شعرێکی بۆ نووسێ ئەویش وەڵامیەدات و پەیوەندێکی باشی لەگەڵ پیرەمێردی شاعیرا هەبووە پەیوەندێکی باشی لەگەڵ مفتی پێنجوێنیە هەبووە لەگەڵ مفتی پێنجوێنیە لەبەر ئەوەی لە یەک ناوچە ژیاون و شعرەکانیشیان لەسەر ڕیتمێکە هەموو شعرەکانیان بە زۆری نیشتیمانین پەیوەندێکی باشیە بۆ پێکەوەیش سەردانی کۆماری مەهاباتیان کردووە ساڵی 1946 بۆ پشتیوانی ئەو کۆمارە لەوێ شعریان بۆ کۆمار وتووە مامۆستا قانع شعرێکی هەیە هیچ نوکتەی تیان نییە بە ناوی شعری بێ نوکتە ئەڵێ کاکە سەلامم لە هاو دڵدارم لە مام و کەس و گەورە و سەردارم لە دوا سلسلەی دوعا و سەلامم هاو دڵ گوێگرە سالە کەلام لە کۆتاییە ئەگاتە ئەوەی کە پشتیوان ڕووبکەنە کۆماری مەهابات و ڕووبکەنە ئەو ڕژێمە سۆسیالیستەی کە کاتی خۆی لە رووسیا پشتگیری کۆماری مەهاباتی کردووە چونکە معلومی هەموو لایەکە کە ئەو کاتە قازی محەممەد شۆڕشەکەی کردو کۆمەڵێک ئەفسەری زۆری نردوو بۆ باکۆ لەوێ لە باکۆ نەجمەیان وەرگرتووە ستالین بۆ خۆی نەجمەکەی بۆ بەستون ژمارەیان نزیکەی 80 سەرباز بووە هاتوونەوە لێرە خزمەتی کۆماری مەهاباتیان کردووە مامۆستا قانع و مفتی پێنجوێنیش وەکو دوو هاوڕێ ئەچن لەوێ لەگەڵ هەژارە لەگەڵ هێمنان لەوێ پێکەوە وەکو دەستەیەکی ڕۆشنبیری هاوکاری ئەەکەن بابەت ئەنووسن بۆ ڕۆژنامەکانی ئەو سەردەمە پێکەوە بابەت ئەنووسن بۆ ڕۆژنامەی ژین و ژیان لە سلێمانی بۆ گۆڤاری هەڵاڵە لە بۆکان ئەوانە پێکەوە هەمان شاعری یەک سەردەمن و پەیوەندێکی پتە و شاعیرانە و دۆستانەش لە نێوانیانە هەبووە ئیش و کارەکانی بە زۆری لە شارە زور لە سەی سادق لە سێونسێنان لە قەرەداغ لە سلێمانی لە مەریوان لەمانە لەم شوێنانە ئیش و کارەکانی کردووە و مامۆستا قانع هەر لە سەرەتای لاوێتیش تووشی نەخۆشیەکی تەنگە نەفەسی ئەبێت ئەم نەخۆشیە هەتاک و کۆتایی ژیانی لەگەڵی ئابێ هەتا لە کۆتایی شەهر بەو نەخۆشیە کۆچی دواییەکە مامۆستا قانع وەڵاهی ڕۆڵی وریاکردنەوەی خەڵکی بینی دایمە بەردەوام حەزیە کرد خەڵک وریابێ خەڵک حەز بزانێت کامە خراپە کامە ئازاریەیە کامە ئازاری نایە دایمە هەوڵی ئەوانەی هەبوو تر پیاوێکی
مەشرب خۆش و قسە خۆش و بەڵام ئەوە بوو لە ڕووی ناحەقیە ئەگەر شتێک ناحەقی بوو بێ قەت قبوڵی نەکردووە پێم وانییە لە ڕۆژێک قسەیەکی بەدڵ نەبوو بێ بە ناحەق بوو بێ هینی نەکردووە یانی ڕێدی خۆی یاوەتەوە چاوی لەوەنەوە دایم وەختە کە لەو منتیقی ئێمە بووە لە هەر شوێکە ژیاوە بەس لەسەرەوە نەژیاوە لەسەرەوە کە قسەی حەقی کردووە لە حوتی 1965 لە گوندی لەنگەدێ کۆچی دوایی ئەکاو دوا ماڵاوایی لە ژیانەکاو هەر لەوێت لە گۆڕستانی گوندی لەنگەدێ بەخا گەسپێرێ ئەو ئاواتەی کە هەی بوو لەگەڵ خۆیان بردیەگەڵ بۆیە نووسیوی وەسێتی کردبوو کاتێکە مردم لەسەر قەبرەکەم بنووسن نەبوو ڕۆژێ لە کوردستان سەرۆکێ یاخو خەم خوارێ هەمیشە بۆ ئەبێ کوردان بەڵاو ناسۆری لێبارێ ئەگەر مردم لەسەر قەبرم بنووسن تۆخوا یاران شەهیدی عشقی میلەت بوو کەچی نەیدی پەلامارێ بەداخەوە تا لە ژیاندا بوو ئەو پەلامارەی نەدی دژی زاڵمان دژی داگیرکەران ئێمە بەداخەوە قانع لە سەردەمی خۆیان وەکو پێویست ئاوری لێ نەدراوەتەوە وەکو پێویست بایەخی پێ نەدراوە ئێمە میلەتێکین پێمان دەڵێن زیندوو کوژی مردووپەرست هەنی دوای مردن ئەمجار باسیەکەین خانە خۆی لە شارێکاڵێ مشتری ئەسعارەکانم قەرنێتر سەرگەرمە بێ یعنی مشتری ئێستا ئەمجار قانە خەڵک دەرەکەوە کە شاعیرێکی مەزن بووە بەداخەوە ئێمە دوای مردنیان ئەمجار گوڵە بینە سەر گۆڕەکانیان و هەیکەلیان بۆ دروزە پەیکەریان بۆ دروزەکەین ئێستا دوو پەیکەر بۆ قانە دروستکراوێکیان لە بەردەمی کتێبخانەی پێنجوێر کتێبخانەی مفتی پێنجوێنی و یەکیشتیان لەم دوایانە لە ساڵی 2005 لەبەردەم پارکی باخچەی گشتی سلێمانیدا کرایەوە ئەوەش هەرجێی دەستخۆشیە بەڵام بریا ئەو ڕێزلێنانەی ئەو پەیکەرانی کە لە کاتی مردنا بۆ شاعیرەکان بۆ کەسە چاکەکان بۆ سەرکردەکان ئەکرێت لە کاتی ژیانە باخیان پێ بدرایە بۆ ژیانە کول لە ملکی و ڕەزالەتیە نەژیایە بواری شعرەکانی مامۆستاخانە فراوانن وەکوتم لە سەرەتاوە بە شعری ئاینی دەستی پێ کردووە دوای ئەوەی کە بیری سۆشیالیستی دروست ئەبێ بیری نەتەوەی دروست ئەبێ و دوای ئەوەی کە کتێبێکی فارسی ئەکەوێتە بەردەستی بە ناوی وەقایع الئەردەڵان کە باز لە شۆڕشەکانی ئەردەڵان و بیری نەتەوەی ئەکا ئەو کاتە بیری ئەچێ بە لای نووسینی بابەتی نەتەوەی و بابەتی نیشتیمانی